خاستن لەم سەردەمەشا کە ئەهلی کوفر و فسوق و عیسیان بەردەوام هێرشەکەنە سەرمان و هەر کەسێک کە باسی دینەکە بکە بەرگری لێ بکاڵێن ئەوە تیرۆریستە، ئەوە تونڕەوە، جارانیان و تونڕەوە یا فەندەمەنتالیزم و ڕادیکالیزم و لەم قسە قۆڕە غەربیانە. ئێستا یەکسەر پێمانەڵێنەوە داعشە. باشە داعشی هەر وەکو حەشدی وحشی کردووە. بۆچی هیچ کەسێ لۆمە ئەمیان ناکە؟ هەردووچیان وەکو ئەمریکایان کردو، بۆ کەس لۆمە ئەمریکا ناکە. هەر سێکیان وەکو رووسیان کردو، بۆ کەس لۆمەی رووسیان ناکە. هەر چواریان وەکو سینیان کردو، بۆ کەس لۆمەی سین ناکە. هەر پێنجیان وەکو میانماریان کردو، بۆ کەس لۆمەی میانمار ناکە. بۆچی تەنها لۆمەکە ئەکەوێتە سەر مسلمان؟ لەبەرەوەی هێرشێکی عالەمی لەسەر مسلمانە. ئەوانەی غەیری ئێمەن، غەیری مسلمان ئەترسن لە مسلمان کە بگەڕێتەوە بۆ دینەکەی، چکە ملیارێک و 300,000 ئینسان بگەڕێتەوە بۆ دینەکەی لەم ناوەڕاستی سەرزەمینەیە بەم هەموو خێروبێری وڵاتان و بەم هەموو قووەتی تەکنۆلۆژیا و بە قووەتی مادی و بە ئینسانێکی زۆر و دەستی عامی لەو ئەو هەوایەکی خۆش و شوێنێکی استراتیجی گەورە بە تاکێت یەکەمین قووەتی سەر ئەرز پێگەێن. بۆیە هەموویان دژی ئەوەن کە ئێمە نەگەڕێنەوە بۆ دینەکە.